ئەخلاقێتە لی دەوەشێتەوە مێردی خۆی دەرکاتە دەرەوە ئەوە نەشت هەڵە بەستین بۆ عالام ئایا کوشتنی من هیچ شتێک پێی حەلە بێ؟ میوانی ئەم جارەی پرۆگرامی نۆ کۆمنت پەروین شازادەیە. پرسیارەکانی ئێوەمان لێ کردووە و ئەویش وەڵامتان دەداتەوە. تا کۆتایی لەگەڵمان بن. بەخێر بیت؟ بژی سپاس. نۆ کۆمنتی جدی لێپرسین و تۆش وەڵاممان بەرەوە. لە خزمەتام زۆر سپاسانەکەم. پەروین شازادە بۆ ناسراوەکە زۆر سادەی و جوانکاری نییە. ئەمە لە کاتێکە کە ئێستا زۆربەی خەڵک دەستیان کردو بە جوانکاری. وەڵاهی من پەروین شازادە بەوە جوانەکە سادە و ساکارە. بەوە جوانەکە ئافرەتێکم نەژ لەم بەدەمی خۆم زۆر کراوە و تێکەڵی خەڵکیشم. لەوانێ حەزی لە جوانی بێت بەڵام لە ناوە پیسە. من لە دەر و لە ناوم پاکم شکر. نامێت جوانی خواخۆش. وەکە زانین تۆ گۆرانی بێژ و پێشکەشکار و ئاکتەریت. باسێکی ئەمانەمان بۆ بکە و لە ناو ئەمانەیە کامیان هەڵەبژێریت. قوربان دەم سپاس دەگەم. تەبان ئینسان کە ڕێگای هونەری گرت دەبێ هەموو بوارێک بزانێ. بێژەر بیت، پەیامێر بیت، گۆرانی بێژ بیت، نووسەر بیت، مخریج بیت کە دەڵێن دەرهێنەر. ئەبێمانە دەموتیا مۆجود بێ سایق بی، سایق تەیارەبی کە تۆ کاتێک لە فلیمێک پێویستیان پێ دەبێ بزانی تارە لێ بخۆڕی. کە تۆ دەڵێ ئەکتەرە بێ هەموو بەشەکان لە ژیانی هەبێت. منیش وەکو پەروین شازادە حەزم لە هەموو بوارەکانە تێکەڵ بم لەگەڵی. بەڵام هەموو شیانم بەو شانەی خۆم هەڵگرتەوە قوبوڵیشی دەکەم. ئەوەی کە تێگەیشتم هەموو ئەمانەت بۆ هونەرەکەت بەکارهێناوە. ئەرە وەڵڵا هەمووی لە پێناوی خۆشەویستی هونەرەکەم. باشە. ئەمەندە هونەرەکەتت خۆشەوێ. ئەرە وەڵڵا. بەڵامەی بووچی ئێستا زۆر لە هونەر و لە وەزارەتی ڕۆشنبیری تووڕێیت. بەخوای من لەوانەیە بڵێم 10 ساڵی ژەبێ زیاتریش خوا عافیان کە لە پاش کاکفەلەک و کاک سامی شۆڕش و ئەم پیاوە معقولانەی کە خودای گەورە بردەوە بارەگای خۆی وەزارەتی ڕۆشنبیری نین لە لای من چ ژەبێ بابێ من ناترسم لە خوا نەبێ چ ژەبێ بابێت چکە هەتا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری دەرزێکی نەیەوە بە من لەوەش ئەلحەمدوللا سپاس بۆخوا پێویستم پێ نییە. بەڵام هونەرمەند بە چ زیاتر بەقوە دەبێ کە تۆ پشگیری دەکەی ئەگەر تەکریمێکی بکەی یا وەرەقەیەکی ڕێزلێنانی بدەیتێ دڵی پێخۆشە بێ. وەزارەتی ڕۆشنبیری لە لای من لە مێژە کوژانمەتەوە لە دڵی خۆم. من حڕم لە ژیانی خۆم لەبەروی مڵکی کەس نیم مڵکی میلەتم مڵکی وەزارەتی ڕۆشنبیری نیمە من چکە هیچیان بۆ من نەکرد تامیش دڵم پسوتێ پێیان دایم دڵیشم گەرمە لەگەڵیانە. ئەڵێن هونەر هەتا شتێکە پێبەخشێ زۆر شتت لێ ئێسانێتەوە. خانمە هونەرمەندەکان زۆربەی کات تووشی قسە و قسەڵۆکە بنەوە. زۆر یەکێک لەو شتانەی کە لەسەر پەروین شازادە وترێ ئەوەیە کە لە هاوسەرەکەی جیا بۆتەوە یاخود ئەڵێن هاوسەرەکەی لە ماڵ دەرکردووە. تخوا ئەگەر یەکێک ویجدانی هەبێ حرمەتم هەیە بۆ بینەران و گوێگران و بەڕێزیشتان هیچ ئافرەتێک ئەو ئەخلاقێتە لی دەوەشێتەوە مێردی خۆی دەرکاتە دەرەوە. من شتیوار هەیە لە لای ئێمە ئەسڵەن ئێمە شتانەمان پێعیبە مێردیش مەخەمە سەرسرم وای لە ماڵەوەیە ئەگە حەزەکەن وەڵا حەزم لێ بەرنامێکی مباشر بووە بەڵام ئەوەی ناخۆشە دەڵێ حەزم لێنێ دەرچم. هەموو کەسێ مردی لەوانێ خۆت باشە زانی کە لە بەروی برادری کچەکانی منی باوکی مناڵەکانی من باشە ناسی. باوکی مناڵەکانی من ناوی سەردارە دوورە لە هونەرەوە بەڵام پشتگیری هونەرەکانیشمان دەکات. خوا نەیبڕێ کوڕێکی تاقانەت هەیە. الحەمدوللا. ئینشەڵڵا خوا تەمەند درێژی کابۆ. ئینشەڵڵا کاکە هونەر. ئەڵێن کوڕەکەت بووە چۆتە دەرەوەی وڵات لە ئێوە جیا بۆ تۆ حاشای لە ئێوە کردووە. کورە ئاخر ئێمە بۆیە نابین بە هیچ شتێک لەبەرەوەی ئەوەنە قساڵین بە خەڵک ئەوەنە تعلیقاین لە خەڵک ئەوەنە شت هەڵە بەستین بۆ عالام خودای گەورە نامانکا بە هیچ. بابا من تاقە کوڕێکمێ بە هەموو دنیای نام نای هونەرە هەموو هەولێر و دنیا ئازانەکە لاعیب بووە لە مەلعەبی هەولێر بووە منتەخەب عێراق بووە. ئێستا هاوژینم لە جێی ئەو دانراوە کە کوردیە دەکەنەوانە وا لە ئەوروپای ڕۆیشتۆ دەستی خۆش بێ ڕۆی چکە چەند ساڵ ڕەنجیدا لە مەلعەبە هیچی بۆ نەکرا. ئێستا الحەمدوللا بۆ خۆیان دەژی لەگەڵ ماڵم مناڵی خۆی وەڵا دوێنێش قسەم لەگەڵ کرد خۆزگە و عالەما ئاگای لێ بووە. ئەو شتارێ لای من بەسیتە هەر هونەرمەندێک ئەگەر قسەی پێ نەوترێ هونەرمەند نییە و نییە بەڵام من هەم بۆیە خەڵک قسەم پێڵێ. پەیوەندی نێوان پەروین شازادە و حەمکۆ چییە؟ زۆر احتیاجەیە. حەمکۆ هەردەم کوڕی ماڵی من بووە و خۆشم دەوێ لەبەرەوەی ئێمە تەمەنێکی زۆرمان بە یەکەوە بردەسەر نەبوونیماندی ئاوارەماندی هەموو شتێکماندی بەڵام ناشکرێتەوە هەموو ساعەتێ مستەمڕ بە یەکەوە بلوانێ کاری ئەو جیاواز بێ کاری من جیاواز بێ. ڕاستە هەردووکمان هونەرمەندین لەوانەیە لە حالەتەکە ئەو ئیشی منێکم
پێویستی بەو نەبێ یا ئیشەیە ئەو دێکا پێویستی بە من نەبێ هەچ کەسێ لە ماڵی خۆیتی و سڵایشم بۆ هەیە. پێشتر کۆمەڵێک بەرهەمتان هەبوو فیلم بەسیدی بەڵێ. خەڵک زۆر باش پێشوازیان لێ کرد. ئێستا کوالەتی ئیشەکانتان گۆڕا و شێوازی کارکردنتان گۆڕاوە بە هەمان شێوە پێشوازی لێکرێت؟ جوانتریژە چێ دەزانی بۆچی ئێستا کە وەکو بەڕێزت فەرمووت ئێستا کوالێتی جوانە و کامێرەی تەتەوڕ هەیە و لەوانەیە بڵێم دەرهێنەر و حیواری باشتر هەیە ئێستا ئەو کاتە دنیا وا تەتەوری نەکرد بوو کە سیدی هەبوو بە دەگمەن خەڵک ئێوانە کە دادەنیشتێ بۆ سیدێت لێ بە لەبەروشتی خۆش لە شاشەکان نەبوو پاشان ئەم موبایلە نەبوو لە فەیسبوک و تیکتۆک و نازامتی دانیشی پێکەنینی تایە تیکتۆک گریانی تایە تیکتۆک غەمی تایە تیکتۆک ئێ خەڵکەکەی مەشغوڵ کردووە ئەوە من و تۆی لەبیر چۆتەوە چی یاو لە سیدی مۆدیلی نەماوە هەموو شتێ فترەیەکە مۆدیلیە. ئەم پرسیارەم لە پرسیارەکانی ترم جیاوازترە. لە خزمەت دایکیت هەستی دایکایەتی شت بینیوە دایکی شت لە دەستداوە دایک چی؟ ساڵێکە بێ دایکم خدای گەورە بردێەوە بارەگاکەی خۆی جێگای بەهەش بێ لەگەڵ ئەو کەسانی کە دایکیان ماوە و نەماوە قەت وەسف ناکرێت باسی دایک بکەیت چکە وەسفی دایک پڕ نابێتەوە بە هەموو دنیا پڕ نابێتەوە وەقەت هیچ نابێتەوە گەر 1000 ساڵ دوور بیاخوا مێردت بمرێ ئەوە بمرێ ئەوە بمرێ ناگاتە دایکت چکە جێی دایک دیارە چەتری ماڵەکەی بۆ هەموو کەسێکمان ناتوانم وەسفی دایک بکەم هەندە شیرینە ئینشاءڵڵا تەمەنی تۆ بۆ مناڵەکانت درێژ بێ بە قوربان دەم سپاس دەکەم. بۆچی هەواڵی کوشتنی پەروین شازادە زوو بڵاو بێتەوە؟ وەڵای من بە نسبەتی خۆم زۆر تەبیعی بۆ لەلام لەبەروی هیچ لە خۆم شک نابم تا خەڵک تەقە لە من بکات لەو خوۆش بە زیاد بێ نە ماڵی کەسم خواردووە نە تەعادام لە کەس کردووە نەچوومەتە سەر ماڵی کەس نە پارەی کەسم لەلای بڵم غەدرم لێ کردووە نە ملیۆنەریشم بم کوژن لەبەروی کە تاجیرە من هیچم نییە. ئایا کوشتنی من هیچ شتێک پێی حەلە بێ؟ نە حەل نابێ بەڵام ئەمەی کە ئەمی شتە دەکات حرمەت و ڕێزم هەیە بۆی من حواڵە بەخوایەکە مەڵام حەسبی الله ونعم الوەکیل لەبەرێگە ڕقی لێمە بابێ بەرامبەرم قسەم پێ بڵێ نەک لە پاش من لە قسە بکات باوەڕم پێک بە غەمی برام بۆ غەمی براژنم بۆ هەمی غەمی خوشکم بووە والله کوڕە خوشکەکانی مەختە بوو شێت بنەوشەوە سەعا 1 و 2 شەو حتا بۆتە سەعا 5 بەیانی من تەلەفۆنم جواب داوتەوە ئێ لۆ کاکەوە دەکەی بابە ڕقل لێمە قینە بەراتیم لەگەڵا مەکە سەیرم مەکە گوێم لێ ڕامەگرە پێویستیش بۆ ناکە قسەی ناخۆشم پێ بڵێ کوشتن سەبەبی هەیە کوشتن حاشا حازری حرمەت و ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ بینەرە و گوێگرانی کە ئێستا گوێ لەم بەرنامەیەم نەگرن ئەبێ غەڵەتێکی ناشرینت کرد بێ وە بۆ ئەوانیش نێ من بکوژن کە سوکارم هەیە خۆم لە کونە دیوار نەکەوتمەتە خوارم برام هەیە خزمم هەیە خاڵم هەیە کەسم هەیە خوشکم هەیە زاوام هەیە ئەوان ئەتوانن بمکوژن بەڵام هیچ غەڵەتێ نابن لە خۆما ئەگە غەڵەتێکم هەیە بابێ پێم بڵێ پەریون خان تۆ غەڵەتە دێ ڕاستیکەوە تەمەنی من تازەی غەڵەتیش نییە ئەگەر بەوەش دڵی خۆشێ بێت با بڕوە حەسبی الله ونعم الوەکیل. پرۆگرامی ئەم جارەی نۆ کۆمنتیش کۆتایی هات تا پرۆگرامێکی دیکە و میوانێکی دیکە خواتان لەگەڵ.